بەشی سێهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە بنبەستە. بەڕێزان، لە بەشی یەکەم و دووهەمی بڕگەی 1، 2، 3 و 4 ئەم هەڵسەنگاندنەدا ئاماژەمان بە شکستی استراتیژیکی ڕژیم و پەراوێزکەوتنی کۆماری ئیسلامی و تەقینەوەی ناڕەزایەتی گشتی، نافەرمانی مەدەنی جەماوەری و هەروەها پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان، کاریگەری شکستی استراتیژیکی ڕژیم لەسەر پێکهاتەی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی و ئۆپۆزیسیۆنە ناوخۆیی و هێزە ڕاستەکانی خوازیاری ڕووخانی ڕژیم کرد. ئێستاش سەرنجتان بۆ بیستنی دوا بەشی ئەم بابەتە ڕادەکێشم. ئەلف، پێویستە ئەوە لەبەر چاو بگیرێت کە سەڵتەنەت خوازەکان باس لە قۆناغێکی ئینتقالی و پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات و تەنانەت ئاماژە بە پێکهێنانی مەجلسی دامەزرێنەر دەکەن، بەڵام ئەوان بە ناوی جەماوەرەوە پادشا بۆ خەڵک دیاری دەکەن و تەنانەت ڕۆڵی بەڕێوەبردنی کاروبارەکانی قۆناغی ئینتقالیشیان پێسپاردووە. دیار نییە چه هێزێک تەنیا بەهۆی ئەوەی کە کوڕی شای لەسەر کاربلابراوی پێشووەوە وەکالەتی ڕابەرایەتیکردنی قۆناغی ڕاگوزەری بە ڕەزا پەهلەوی بەخشیوە. ئەم بەناو سەرۆکی دەوڵەتە بە جەختکردنەوە لەسەر پێگەی خۆی وەک میراتگەری تاج و تەختی سەڵتەنەت، ئەرکێکی ئەو تۆ دەخاتە سەرشانی خۆی کە بێگومان جەماوەر هیچ دەور و نەقشێکیان تێدا نییە. ئەم تێڕوانینە باشترین بەڵگەیە بۆ سەلماندنی نامۆبوونی ئەو گروپە سەڵتەنەت خوازەکان لەگەڵ بنەما سەرەکیەکانی ئازادی و دموکراسی. ئەگەرچی ڕەزا پەهلەوی لە ڕابردوودا چەندین جار باسی لە مەجلسی دامەزرێنەر کردووە وەک ناوەندێک بۆ دیاریکردنی فۆرمی حکوومەت، بەڵام بە لەبەرچاوگرتنی هەڵوێستەکانی ئەو سەڵتەنەت خوازەکانی نزیک لە ناوبراو، ئەم جۆرە وادە و بەڵێنانە هیچ گەڕەنتیەکی جێبەجێکردنیان نییە. ئەوان نە لە بواری جێگیرکردنی ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان و نە دامەزراندنی مەجلسێکی دامەزرێنەری دموکراتیکی ڕاستەقینەدا هەست بە هیچ پابەندبوونێک ناکەن. زۆریەک لە تێۆریستەکانی نزیک لە ناوبراو پێیان وایە کە ئامادەکاری بۆ دموکراسی لە ئێران لانیکەم 10 ساڵ ماوەی پێویستە، و لەم ماوەیەدا ئەوە ئەرکی ڕەزاشایە کە خەڵک بەرەو دموکراسی ئاراستە بکات. جێگەی ئاماژەیە کە سەڵتەنەت خوازەکان تەنانەت دروشمی ژن ژیان ئازادیش تەحمل ناکەن و لە جێگەی ئەو دروشمی پیا و نیشتمان ئاوەدانیان داناوە. گومان لەوەدا تێدا نییە کە خۆهەڵواسینی ڕەزا پەهلەوی بەڕاستترین باڵە حکوومەتیەکانی ئەمریکا و ئوروپا و ئیسرائیلەوە هەوڵێکە لەلایەن ئەوەوە بە مەبەستی بەدەستهێنانی پشتیوانی ئەو زلهێزانە بۆ بەدەسەڵات گەیشتن و دەست بە سەرداگرتنی دەسەڵاتی سیاسی لە غیابی بەشداریکردنی خەڵک لە دیاریکردنی چارەنووسی سیاسی خۆیاندا. ب. ڕێکخراوی موجاهیدینیش هاوشێوەی سەڵتەنەت خوازەکان هیوایان بەستووە بە پشتیوانی و قبوڵکران لەلایەن زلهێزە دەرەکیەکانەوە. ڕێکخراوێکی کە هێمای تەشکیلاتیەکەی تا ئێستاش بریتیە لە سەرپۆشی قاوەیی و لیباسفۆرمی یەکدەستی ژنانی موجاهد و دروشمی ژن ژیان ئازادی گۆڕیوە بۆ دروشمی ژن خۆڕاگری ئازادی و لەم دوایانەشدا بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک پاشگری ئیسلامیان لەسەر دەوڵەتە دموکراتیکە ئیسلامیەکەیان لابردووە و مەریەم ڕەجەویان وەک سەرۆک کۆماری خۆڕاگری ناساندووە. ئەوان لەم دوایانەدا تەرحێکی 6 مانگەیان بە لاساییکردنەوە لە هەیئەتی تەحریری شام بۆ دەوڵەتی ئینتقالی خستەڕ و هەروەها بە ڕاگەیاندنی میساقێکی دەخاڵی بەڵێنی پێکهێنانی مەجلسی دامەزرێنەر و پەسەندکردنی یاسایەکی بنەڕەتی نوێیانداوە. ڕوون نییە کە چ دامەزراوەیەکی خەڵکی و جەماوەری نازناوی سەرۆک کۆماری خۆڕاگری بە مەریەم ڕەجەوی بەخشیوە و بە چ پشتیوانیەکی جەماوەریەوە لەگەڵ دەسەڵاتدارانی کۆنەپارێزی ئامریکا و فاشیستە ئوروپایی و ئیسرائیلیەکان بە ناوی خەڵکی ئێرانەوە هەڵسوکەوت دەکات. ڕێکخراوی موجاهیدین کە هەوڵ دەدات ئایدۆلۆژیای تۆتالیتاری خۆی بە پوششی تەبلیغاتی هەندێک لە دروشمەکان سەبارەت بە ئازادی، دیموکراسی و مەجلسی دامەزرێنەر برازێنێتەوە، کردەوەکانی هێندە تایفی ستەمکارانە و پێچەوانەی پرەنسیپەکانی ئازادی و دیموکراسی بوون کە کەمتر کەسێک گرنگی بە بەڵێنەکانیان دەدات. ئەم ڕەوتەش هاوشێوەی سەڵتەنەت خوازەکان هیچ هیوایەکیان بە هێزی جەماوەری نییە و
تەنیا هەوڵی ئەوە دەدەن کە لەلایەن دەسەڵاتە هێژمونگەرە دەرەکیەکانەوە سیلەی چاوێکیان لێ بکرێت. خاڵی پێنجم، ڕۆڵی هێزە جەماوەری و ئازادی خواز و چەپ و سۆسیالیستەکان لە پێشهاتەکانی ئێستادا. چاوخشانێک بەسەر ویست و داخوازیەکانی ئەم بزوتنەوانە لەوانە چاودێری تەندروستی و پەروەردەی بێبەرامبەر، دەستەبەری کۆمەڵایەتی هەمەلایەنە و گشتگیر، دژایەتیکردنی لەگەڵ گرێبەستە پەیمانی و پرۆژەیەکان، جەختکردنەوە لەسەر ئازادیە بێشەرت و مەرجە سیاسی و عەقیدەتیەکان، یەکسانی مافی ژنان و پیاوان لە هەموو بوارەکاندا، مافی نێونەرایەتی یەکسان بۆ ژنان و پیاوان لە هەموو ئۆرگانەکانی هەڵبژاردن لەسەر ئاستی ناوخۆیی، ناوچەیی، پارێزگاکان و سەرتاسەری و هەروەها یەکسانبوونیان لە بەشەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریدا، ڕێزگرتن لە مافی نەتەوەستەم لێکراوەکان و سەرجەم کەمینە جنسی، جەندەری، فەرهەنگی و ئاینیەکان، جیایدین لە دەوڵەت، بەرگریکردن لە ژینگە، هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان و ئەشکەنجە، دەری دەخات کە کۆمەڵگا زۆر بەباشی مافەکانی خۆی دەناسێ و لە پێناو دەستەبەرکردنیشیان تێدەکۆشێت. ئاستی سەرکوتی لە ڕادەبەدەری دەسەڵات نیشانەی قوڵبوونەوەی ئەو ویست و داواکاریە ڕاستەوخۆ و گشتگیرانەیە. دەسەڵاتی ئیسلامی دەزانێت کە ئەو ویست و داواکاریە ڕادیکاڵانە داواکاری زۆربەی هەرە زۆری کۆمەڵگان و بە شێوەی جۆرا و جۆر هەوڵ دەدات کە ڕێگری بکات لا لێک هەڵپێکران و ڕێکخراوبوونیان. بەڵام حکوومەتێکی کە هاوکات نان و ئازادی لە زۆربەی هەرە زۆری خەڵک زەوت کردووە، ناتوانێت سکی برسی، کرێکارانی بێکار، ژنانی وشیار، ملیێنان منداڵی بێبەش لە خوێندن و مەدرسە، هەژاری، نەهامەتی و بێمافی بە زەبری سەرکوت بێدەنگ بکات. ئاشکرایە کە هێڵی پێشەوەی خەبات بۆ دەستەبەرکردنی ئەو ویست و داواکاریانە بریتیە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ستەم و سەرەڕۆیی فاشیزمی ئاینی دەسەڵاتدار و ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ئەو دەسەڵاتە بە مەبەستی هێنانەدی ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان و دێمۆکراسی و مافی دەسەڵاتدارێتی جەماوەر. بۆ مسەوەگەرکردنی سەرکەوتنی ئەمڕەوتە لە بەرژەوەندی زۆرینەی ڕەهای جەماوەر و کردنەوەی ئاسۆیەک بۆ پێکهێنانی ئالتەرناتیڤێکی سۆسیالیستی، پێویستە ڕێکخراوە خەڵکی و جەماوەریەکان لە خوارەوە شان بەشانی ڕێکخراوە چەپەکان، سۆسیالیستەکان و سەرجەم مرۆڤە ئازادی خوازەکان لە ڕێگەی هەوڵی جەماوەری و سەرتاسەریەوە هێزی سەرکوتگەری دەسەڵات لە کار بکەوێت و دامەزراوە جەماوەریەکان بۆ گرتنە پێشی ڕەوتێکی لەو شێوەیە ڕێک بخن. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر، سێشەممە 18 بەفرانباری 1403 حوتی ژانویەی 2025.